هەتا ئێستا لەسەر ئاسێرێمی کوردستان و پارێزگای جیاوازەکان ئەوانەی خۆیان تۆمار کردو و ژمارەکان چۆنن چەند کەس مافی دەنگدانی هەیە و چەند کەس خۆی تۆمار کردو و کارتەکە وەرەگرێتەوە. بەخێر بێن لە ئێستادا دوێنێکە وەکو ئاگادارن تەسجیلی بایۆمەتری کۆتایی هات لە هەولێر دهۆک سلێمانی تا دوێنێکە نزیکەی 120,000 کەس خۆی تۆمار کردووە لە هەولێر 6,000 کەسە لە سلێمانی 35,000 کەسە لە دۆک 25,000 کەس خۆی تۆمار کردیا ئەوە نزیکەی 120,000 دەنگدەر دەکات. بەڵام بەنسبەت تەسجیل بە عام بە هەموو شێک 120,000 بەس بۆ بەنسبەت 2006 کە ئەوانەی تەسجیل جدیدیان پێ دەڵێن موارد مضافن نزیکەی لە هەولێر 15,000 کەسە لە دهۆک 13,000 کەس خۆی تۆمار کردیا و لە سلێمانیش بەو شێوەی 13,000 کەس خۆی تۆمار کردیا. بەڵێ لەسەر ئاسی پارێزگای هەولێر ژمارەی دەنگدەران چەندە چەند کەس کارتەکەی وەرەگرێتەوە و مافی هەیە بەشداری بکە بە هەمان شێوە بۆ پارێزگای سلێمانی و بۆ پارێزگای دهۆکش بەنسبەت پارێزگای هەولێر دۆک سلێمانی هەولێر پێگاتوە لە 1,365,000 دەنگدەر سلێمانی 1,500,000 دەنگدەرە دهۆک 925,000 دەنگدەری هەیە و لە هەتا ئێستا نزیکەی هەولێر لە 1,365,000 دەنگدەر 1,20,000 دەنگدەر بایۆمەتری کردیا لە سلێمانی تقریبا 70,000 بایۆمەتری کردووە لە دهۆک 740,000 بایۆمەتری کردووە هەتا ئێستا لە کۆی 926,000 دەنگدەرەوە. دوای 4 جار ماوە درێژکردنەوە بەژێرەی ئەو جەدوەلە زەمەنیەی کە کۆمیسیۆن هەیەی بۆ کاروبارەکانی ئەگەر هەیە جارێکتر درێژ بکرێتەوە یان تەواو ناتوانێت. کۆمیسیۆن جەدوەل زەمەنی هەیە بیدایەتی لەسەر جەدوەل زەمەنیەکەی ماوەی بۆ دیاریکرد لە 1 تا 22 بەڵام دوای ئەوە 3 جاری تر هەستا بە تەمدیدکردنەوە لە ئێستادا بە هیچ شێوەیەک ناتوانانی جارێشتر تەمدید بکاتەوە کە دوێنێ ئاخر ڕۆژ